یعنی بەدەیان جار هەوڵی تیرۆرکردنمان درراوە داهاتوی گۆڕان بەرەو کوێ دەگات ئێمە ئەم حیزبە خوێنمان تیاداوە ئەم حیزبە نامڕاوکراوین لەسەری تەمەنی گەنجەتی خۆمانمان لەم حیزبە سەرف کردووە داهاتووی ئەم بزوتنەوە بەم شێوازە بەردەوام بێت و ئەم بێمنەتیە بەردەوام بێت و ئەم مرکزیات بەردەوام بێت سکاڵامانە بێت لەسەر هەر هەموو ئەو پڕۆژانەی کە کراوە بە ناوی شەخصۆ ئێمە هاتین تەمسیلی خەڵکی هەژارمان کرد و ئەیسا ئەمان سەرۆت و سامانەکانیان لە ئاستی یەکێتی و پارتیایە و بنکۆڵی نیوەیمان کردو و بنکۆڵی نیوەکانی تریشەکەین وەکو پێم وتی سەفارەکانی دەرەوەی وڵاتیان لە مانگێکە 4 جارەشنە بەریتانیا وێنە لە ساڵێکە 50-60 جار بە تیمێکی 60 کەسیوە ئەشنە بەریتانیا وێن و داهاتی فڕۆکەکانیان داهاتی مەتار داهاتی خۆراکیان داهاتی جلوبەرگیان دامی نەسریان لەکوێیت ئەبێ ئەمانەمان بۆ ڕوونکەنەوە بۆ ڕایگشتی ڕووی ناکەنەوە بۆ ڕایگشتی ئەمە ئیجراعاتی یاسایی خۆمانەکەی یعنی بەدەیان جار هەوڵی تیرۆرکردنمان درراوە بەدەیان جار تەقەمان تێکراوە ینی تووشی گێچەڵی سیاسی بووین تووشی گێچەڵی ئەمنی بووین دۆسی ئەخلاقیەکان دۆسی ئەمنیەکان دۆسی سیاسیەکان زۆر شتی قێزەون هەیە ڕوویداوە من بۆ ڕایگشتی خەمەڕۆ